کاتیان باسی بێنە شەومان بکە سەعات چەند هاوژینەکە تاتەوە ماڵ چی ڕوویدا چی گوت بێتەوە پێشەکی بە خێراتنتان دەکەم دەستخۆشتان لێ دەکەم بەڕاستی جێگەی سوپاسە شەو سەعات 11 من تەلەفۆنم لۆ هاوسەرەکەم کرد گوتم زام لە ئەحواڵی پرسم زام سحەتی کۆنیە سەعات 11 کە جوابی دامەوە گوتی قەپاتکە مەشغولم ئیشەکەم هەیە هەر ئەو قەپاتکرد نەبوو ئەتومەرە لە پاش تەلەفۆنەکەی من ئەوان فراندبوو یانی بەڕاستی دەنجی نەبوو هەر داخرابوو هەر تەلەفۆنی لۆ دەکەم هەر داخرابوو تا سەعات یەکونی و بەڕاستی مشاوەش بوون ئەو کاتی سەعات یەکونی و گوتم بە هەستیم بزانین بابە لە چێە بە کچەکانم گوت با بڕۆین بچین لە دوی بگەڕێین هەتا بۆ سەعات سێونی و ئەو دەورە تەلەفۆنەکەم لۆ هات هەر بە تەلەفۆنی خۆی لۆم هات یعنی بە تەلەفۆنی هاوسەرەکەم پیاوە کەریگر قسەی لەگەر کردم گوتی ئاگادار بە دەقیقە خەمت نەبی پیاوەکە دەنێرمەوە مارێ ئەمیش گوتم ئەتوو چێی کاکەت جەنابەت دەمەوێت قسە لەگەر بکەم بتناسم گوتی مەمناسە و مەشزانە چێمە بەس ناتەوێت دەقیت کە پیاوەکەت بێتەوە گوتم با بەس گوتم ئەتوو بەس پێم برێ لەگەر لە چێن دەریتە ئەمن بێمەکنت ئەمن بێم پیاوەکەی خۆم ببەمەوە گوتی ناتەوێت بهینمەوە گوتم باش ئیدی هەر ئەو دەدەقە بوو نەبوو دەدەقە یعنی زیاتری پێچوو دەوری سەعات سێونی و چارشتی دەویست بەخۆی بە سیاری هاتەوە برین هاوسەرەکەم من لە بەردەرکەی ڕاوەستا بووم بە سەبری دەڕۆی سیارەکەی ئەم زانیم کە سیارەکەی سەبر دەڕۆی زانی شتێک بووە لە تەلەفۆن داخراوەکانیشی هەستم کرد شتێک هەیە ئەوان هێنا لۆ خۆی هات بووە بەرێ لۆ خۆی هات بووە چشتان لەگەڵ کەسێ خات تۆزان ناوەڵڵا ئەبەت یعنی هۆکاری ئەو ڕخواندنە چی بووە ئەو کەیسێکی لەکن بوو ئەو کەیسە ئافرەتەکە یعنی برین هاوسەرەکەیم لە تەرەفی خێزانەکەی بوو هاوسەری برین ئەوەکەی یعنی پیاوەکە هەڕەشەی لە پیاوەکەی من کرد و هاوسەرەکەی من گوتبی ئەو لە کەیسەکەی بکشێوە ئەگەر نەکشێوە حسابیت کرد لۆ دەکەم ئەویش نەکشابەوە گوتبی ئەمن بە ئیزراحەتی خۆم هەردەستم قانون ڕێی پێدایمە کە وەک محامی ئیزراحەت قانون چ دەرێت من ئەوەی دەکەم هەر وەک وەر ئافرەتەک داوای تەلاقی کرد و داوای جابوونەوە لێو کردێ و وەک محامی یعنی گرتیتی و قەزەکەی لۆ بڕوێنی ناناسی نەمکرد ناوەڵڵا نەمکرد کە کەسێ سێونی و چار لۆم کرد یعنی لۆیان کردم تەلەفۆنەکە گوتی خەمت نەبی سوکە شەڕەکەم کردیە ئێستا دەگەڕێمەوە بەرێ سندیکا یعنی پارێزەرانیش داواکارم ئیش خۆیان بکەن بەرێ کەیسی وای لەکەن بەرێ با تهدیدیان کردبوو بەڕقم تهدیدیان کردبوو ناگۆتی نازانم تەنها بەرێ هەندێک شت با لە تحقیق بەجێ بمێنێ بەڵێ بەڕاستی ئەمە ئەو بابەتە زۆر نیگەرانی کردینە وەکو پارێزەران و بەڕاستی ئەوە جاری یەکەمیش نییە کە هێرش دەکرێتە سەر بڵێن پارێزەران ئێستا ئێمە لە شاری هەولێر کەمپینێکمان ڕاگەیاندووە کە زیاتر لە 100 پارێزەر پشتیوانی لە کەیسی ئەو هاوپیشە بە ڕێزەمان دەکەن و داوا لە تەواوی پارێزەرانی کوردستان دەکەین کە لەسەر ئەو کەیسە بێنە دەنگ لەبەرەوەی ئیهانەکردنی پارێزەران و لێدان لە شکۆی پارێزەران ئیدانەکردنی دادوەرانی شەپاڵ پشتی قانونی سندیکای پارێزەرانی کوردستان و داوا لە سندیکای کوردستان دەکەین زۆر بەجددی بێتە سەرخەل لەو بابەتەوە وەکو پێشووتر بێدەنجی هەڵنەبژێرێ لەبەرەوەی بابەتێکی لەو چەشنە لە شاری بەغدا هەبووە پێشتر نەقیبی سندیکای پارێزەران مانگرتنی سەرتاسەری ڕاگەیان چۆچی بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران دادا کە داوای کرد پارێزەران بچنەوە سەر پیشەکەیان سندیکای پارێزەرانی بەغدا نەگەڕاوە سەر پیشەکەیتە ئەو کاتێک تۆمەتباران بە سزای خۆیان نەگەیشت بۆیە ئێمەش لێرەوە ڕای دەگەێنین بایکۆتی سەرتاسەری ڕادەگەێنین هەتا ئەو کاتەی تۆمەتباران بە سزای یاسایی خۆیان دەگەن لەبەر ئەوەی یعنی ئەو هەڕەشەی کە ئێستا لەو هاوپیشەیەمان کرایە هەڕەشەیەکی زۆر جددیە لەسەر ئێمەش بەڕاستی وەکو توێژی پارێزەران بۆیە داوای مانگرتنی سەرتاسەری و بێگومان هەڵوێستی جددیشمان دەبێت و وەکو پارێزەری هاوپیشەشمان بەردەوام دەبین هەتا ئەو کاتەی با بڵێن لێکۆڵینەوە و بە دوواداچوونی تەواو دەگاتە کەیسەکە و تۆمەتباران بە سزای خۆیان دەگەن
طبعا ئەو تاوانەکی زۆر توندا بەپێی پاڵپش بە مادەی 412 لە قانون عقوباتی عێراقی لەبەرەوەی بەپێی ئەو بەڵگانێک ئێستا بڵاو کراوەتەوە بڵێن ڕسمی ئەو هاوپشێمە وێنەکانی کە بڵاو کراوەتەوە بەشێک لە جەستەی یعنی ئاوسایە و برین بەسەر لاشە ئەوەیە هەیە بۆیە بە پاڵپشتی راپۆرتی پزیشکی بەپێی مادەی 412 لە یاسای سزادانی عێراقی حکمی ئەو تۆمەتبارانە 15 ساڵ زیندانی کردنە و لەبەر ئەوەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئێستا بڵاو کراوەتەوە هەموو تاوانێک دوو حاڵەتی هەیە حاڵەتی نەرمی هەیە و حاڵەتی توندیشی هەیە لەبەرەوەی ئەو بڵێن ڕسمە کە بڵاو کرایەوە ئەمڕۆ هەموو کوردستان و هەموو بە ملیۆنان کەس دەیبینێ بۆی حاڵەتەکەی دەسێتە قاڵبی مشەدەدەوە لایەنی کەم تۆمەتبارەکان 10 ساڵ زیندانی کردنیان یعنی سزا دەدرێن بە 10 ساڵ زیندانی کردن سەرچاوەکان